بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ساڵێک لە پەیڕەوکردنی لێبڕینی موچە حکوومەت هێرێمی کوردستان بڕیاریدا کە لێبڕینی موچە هەڵبوەشێنێتەوە بەرپرسانی باڵای حکوومەت بڕیاریانداوە بۆ مانگی حەوت لێبڕینی موچە کۆتایی بێن و بۆ مانگەکانی داهاتووش پەیوەستیان کردووە بەو بڕەپارەی کە لە بەغدادەوە دەنێردرێت. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی میدیاکانی دەسەڵات هەڵگرتنی ستەمی لێبڕینی موچە وەکو موژدە وەکو دەستکەوت بە خەڵکی کوردستان دەفرۆشنەوە و بۆچی بەرپرسانی حکوومەت هیچ ئاماژەیەکیان بەوە نەدا کە ئەو بەرەپارەی کە لە موچەخۆرانیان بڕیوە چی لێ دەکەن و ئایا دەیگەڕنەوە و بۆچی داوای لێبڕینێکیان لە خەڵکی کوردستان نەکرد. لەگەڵ مامن دوای ساڵێک لە پەیڕەوکردنی لێبڕینی موچە بە شێوەیەکی نایاسایی و گەیشتنی 200 ملیارەکەی بەغدا حکوومەتی هەرێم بڕیاری داوە بۆ مانگی حەوت موچە بە تەواوی بدات. ئێمە لەو مانگەوە موچەی خەڵکی کوردستان بەبێ لێبڕین دابینی دەکەین و هیوادارم حکوومەتی فدرالی لەو بەڵێنەی خۆی بەردەوام بێت بۆ ناردنی ئەو بڕەبوجێ بۆ ئەوەی بتوانێت لە مانگەکانی داهاتووش بەم شێوەیە موچەی خەڵک بەبێ بڕین دابش بکەین. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە وتارێکدا بەردەوامی پێدانی موچەی تەواوی بەستەوە بە ناردنی پارەکەی بەغدا بۆ مانگەکانی داهاتوو. ئەندامێکی پەرلەمانی عێراق ئاماژە بەوە دەکات هیچ دڵنیاییەک نییە 200 ملیارەکە بۆ مانگەکانی داهاتوو بەردەوام بێ. حکوومەتی هەرێمیش دەیەوێت لێبڕینی موچە بخاتە ئەستۆی عێراق لە کاتێکدا خۆی موچەی تەواوی هەیە و تەنها بە داهاتی ناوخۆ دەتوانێت بەبێ لێبڕین موچە دابش بکات و هیچ پێویستی بە عێراق نییە. من پێم وایە دەبوایە زووتر بدرێەوە کە ئێستاش ئەمڕۆ ئەم وتارەی سەرۆکی حکوومەتم جێلێ بوو هەر حکوومەتێکی بەرپرسیار هەر سەرۆکێکی بەرپرسیاری حکوومەت بێت دەبوایە پێش هەموو شتێک داوای لێبوردن بکات و بەڵێنی ئەوەش بدات کە نەک موچە بە تەواوی بەردەوام دەبێت بەڵکو پێویستە ئەو پاشەکەوتی موچەی لە کابینەکانی پێشوو بوو هەبووە و ئەو لێبڕینەی کە هەبووە هەمووی بەرەبەرە بۆ خەڵکی موچەخۆری هەرێمی کوردستان تعویز بکاتەوە نەک وەکو دەستکەوت بە خەڵکی بپرۆشێتەوە. هیچ زمانی ئەوە نیە ڕاستیداوە ئەوەی هاتووش 200 ملیارە سلفەیەکە نێردراوە لە ژێر گوشارێکی زۆر تەبعاً سەرۆک وەزیران مستەفا کازمی خستێ ناو ئەنجومەنی وەزیران و بەدەنگدان ئەوە کرا و ئێستاش زۆر لایەنی سیاسی هەیە دەڵێن لەبەرەوەی حکوومەتی هەرێم پابەندی یاسای بودجەی 2021 نەبوو بە تایبەت مادەی 11 نابێ و پارەیە بنێردرێت. هاوکات میدیاکانی دەسەڵات هەڵگرتنی لێبڕینی موچەیان وەکو مژدە و منەت بە موچەخۆران بەخشیەوە و هەر کامێکیان کردویانە بە دەستکەوت بۆ خۆیان لە کاتێکدا ئەوەی کردویانە زوڵم بووە لە موچەخۆران. نووسەرێک دەڵێت دەبوایە بەرپرسانی حکوومەت لەسەر لێبڕینی موچە سزا بدرێن و داوای لێبوردن بکەن. کەونی خەڵکیانوا لێ کردو کە مافەکانی وەکو دەستکەوت ببینێ ئەو مافە سەرەتایانەی کە خۆی وەکو منحەیەک وەکو هەدیەیەکی وەکو پیاوچاکیی ئەوان تەماشا بکە ئەم بڕوا ناکەم کەس بڕوا بە هینەکانیان بکە بڕوا بەم فێڵانیان بکە ئەم مافە ئێساش دزراوە بە دانەیەک نابێ شایەک دنیا پاشکەوت ماوە کە لە ئەستۆیانە ببیێنەوە بە خەڵک ئەو پارە دزراوە بێبنەوە بە خەڵک ئەوە مافنی ئەوە مافە نەک منحەیەکەمان کردیانە بەڵکو دزیەکەوان کردویانە کابلی پەشی ئەوانە کوردستانی ئەوانە ئاوادام کردایەوە خەڵکیان بخستایە ئیشیان بۆ گەنج بدۆزیایەوە وڵاتیان جوان کردایە ئەوەیان بە خەڵگایەوە ئەوتەوە و کاتامان و دەمانە دەستکەوتن بەڵام ئەمان چونکە هیچ حکایەتێکیان هیچ مەجبورن بەم شتانەوە بەسن بیان بە دەستکەوت بە خەڵک. حکوومەتی هەرێم لە مانگی 6 ساڵی ڕابردوو لێبڕینی موچەی داهێنا لەو کاتەوە تا ئێستا 1 تریلیۆن و 835 میلیارد دیناری بە ناوی لێبڕینەوە لە موچەی موچەخۆران بڕیوە. ئەمە جگەلەوەی موچەی حەوت مانگی ساڵی 2020 نەداوە کە بڕەکەی دەکاتە 6 تریلیۆن و 265 میلیارد دینار. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میێندەرێک لە بەڕێزان مامۆستا عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان و دکتۆر شێرکۆ حەمامین پەرلەمانتاری پێشووی کوردستانمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێت. کاک دکتۆرێک لە بەڕێزتانەوە دەست پێ بکەین سەرنجی بەڕێزت چی بوو لەبارەی هەڵگرتنی لێبڕینی موچە دوای ساڵێک ئەو کە لە مانگی 6 ساڵی ڕابردوو پەیڕەو دەکرا ئەمڕۆ حکوومەت بڕیاری داوە کە لێبڕینەکە هەڵبگرێت. سلااو لە جەناب لە بینەران لە ڕاستیە ئەمە هیچ دەستکەوتێک نییە و هیچ
مەکرەمەیەکی ژنیەکە ئەم حکوومەتە بیدا بە خەڵکی هەرێمی کوردستان وەکەوەی کە میدیاکانی ئەو لایەنانی کە بەشدارن لە دەسەڵاتە وەسێ لایەنە باسییان کرد ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی وەکو مژدەیەکی زۆر گەورە بە خەڵکی هەرێمی کوردستانیدا کە لە ڕاستیە ئەمە سەرەتاییترین مافی خەڵکە ینی بە پێچەوانەوە ئەمان مافێکیان زەوت کردووە و ئێستا بڕێک لەو مافە بۆ خەڵکە گەڕێنەوە وەکو دەستکەوت شانیەدەن لەبەرەوەی ڕاستیە ئەم حکوومەتە ئمە دەنێکەوتومانە حکوومەتێکە شکستی خواردووە لە سەرەتاییترین ئەو کارنامەی خۆی کە دەنگی لەسەر دراوە لە نزیکەی 2 ساڵ پێشەسا لە پەرلەمانی کوردستانەوە و نەیتوانی وە بە هیچ جۆرێک لە ئاست با بڵین سەرەتاییترین کاری حکوومەتداریە بێ لە مەسەلەی بەدیهێنانی مافی هاونیشتیمانیان خزمەتگوزاری سەرەتایی سەروەری یاسا عەدالەتی کۆمەڵایەتی پاراستنی ئەمنیەت و ئاسایش بەرقەرارکردنی دۆخێکی ئازادی چ ئازادی میدیایی بە چ ئازادی ڕادەربڕین بێ خوێندنێکی باش ئاوێشی خواردنەوەی باش یعنی لە هەموو لەم ڕوانەوە ئێمە قەیرانی گەورەمان هەیە و ئەمان سەرباری ئەوەشی کە لە بانگەشەی هەڵبژاردن هەمومانەزانین باسیێوەیان نەکرد کە شتێک نامێنێت بە ناوی پاشەکەوتی موچەوە نەگەر ئەوە نامێنێ ئێمە پابەند دەبین بۆی کە موچە پاشەکەوتکراوەکانیش بەڵێ ئەوە دەگەڕێینەوە قسەی گەورەیان نەکرد لەسەرەوەی کە ئەمان یاسای چاکسازیە خەنە بواری جێبەجێکردنەوە حدودی 100 میلیارد دینار مانگانە بۆ حکوومەت خەزینەی دەوڵەت دەگەڕێنەوە لە ڕاستیە هیچ لەمانیان نەکردووە و هیچ لەمانیان نەکردووە ئەمانیان نەکردووە بەڵکو لە مەسەلەی نەیانتوانێت ئەسڵان سەروەری خاچی هەرێمی کوردستان پارێزن نەیانتوانیوە ئازادە گشتەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەرقەرارکەن خزمەتگوزاری بەرقەرارکەن بە معنایەکی تر قسەیەکیان نەماوە بۆ وتن کە شایەنی ئەوە بێت کەمە پێی بوتێت شتێکی دەوڵەتداری و حکوومەتداریە بۆیە هاتوون بەم قسانە ئەیانەوێت باشە بەسەوت نییە ئەکەوەی کە لایەن بردووە بۆ چۆنی من بە هیچ جۆری نەخێر مژدە نییە زانی بۆ لەبەروی ئەساسەن موچە مافی هاونیشتیمان موچە خۆرانە ومە بە یاسا دانراوە و پێویستە بە یاسا دەستکاری کرێ ینی ئەسڵان ئەگەر لەم هەرێمە با بڵین داواکارێکی گشتی ئەکتیڤە وایە و بەداخەوە ینی زۆرینەیەکی پەرلەمانیش کە بیتوانایە محاسبەی حکوومەتکە و لە حکوومەت بپرسێتەوە بوو ئەم حکوومەتە ئێستا محاسبەی لەگەڵ کرایە نەک ئەمەی وەکو مژدە بە خەڵکی هەرێمی کوردستان بایە ینی من نەزانم ئێستا زۆر بێگومان دەبوو سزا بدرابێت چکە بۆ لەبەروی ئەمە هاتووە بە مافێکی زەوت کردووە کە موچەیە کە بە یاسا دانراوە و بە یاساش دەستکاری دەکرێت بەڵام ئەمان هاتوون لە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیرانە خۆیان ڕێکەوتون ئەمەیان کردووە و ئێستا یەن بۆکو مژدەیەک بە خەڵکی ئەدەن بەبێ ئەوەی ڕوونیش بێت ئەمە تاکەی بەردەوامە و چارەنووسی ئەوانەی پێشوو چیلی هاتووە ینی هەموو ئەو پارانەی کە بە ناوی لێبڕینەوە بە ناوی پاشەکەوتەوە بە ناوی ئەوەی کە چەند مانگیشیان ئەسڵەن هەر نەداوە بە خەڵکی هەرێمی کوردستان ئەی ئەمانە چی بەسەریە بۆیە نەخێت بە هیچ جۆری ئەمە نەدەستکەوتە نەمژدەیە ئەمە بەڵکو جزئێکی کەمە لەو مافە زەوت کراوانەی خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆران کە ئێستا بۆیان گەڕاوە دەکەم کاوتۆر مامۆستا جەنابیش بەخێربەی سەبارەت بە لابردنی لێبڕینی موچە بەڕێز و کۆندامێکی لیژنەی دارایی چۆنی دەبینی و ئێستا بەرپرسانی حکوومەت ئەم لێبڕنیان پێوەست کردو بەوەی کە بەغدا پارەکەی نردووە دەڵێن ئەگەر بۆ مانگەکانی داهاتووش بەغدا بەردەوام بێت ئەوان بەردەوام دەبنەوەی کە موچەی تەواو بدەن داتاکان چیمان پێ دەڵێن بۆین بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس کا حەکیم لەگەڵ ڕێزم بۆ کاک دکتۆر شێرکۆ بینەرانی بەڕێزیش بۆ ئەم بەرنامەیە طبعا لە ڕاستیە لادانی لێبڕینی موچە ئەمە سەرەتایترین و کەمترین ئەرکێکە کە حکوومەت دەبوو جێبەجێ بکردایە هەر لە سەرەتای کابینەوەکەوە نەیە بوو دەست ببا بۆ پرسێکی لەم جۆرە چونکە هەرێمی کوردستان خاوەنی داهاتی خۆیەتی لە دۆخێکی مستەقیڕایە لە دۆخی شەڕانیە لە دۆخی ڕووداوی سروشتی و کارەساتی سروشتیانیە و لە ڕێگەی باشکردنی پەیوەندیەکان لەگەڵ بەغدا و ڕێککەوتن و جێبەجێکردنی ڕێککەوتنەکان دەیتوانی پەیوەندیەکی باش و دۆستانەی لەگەڵ بەغدا هەبێ بڕەپارە لە بەغدا و باشتر بگاتە هەرێم ئەگەر یاسایی بودجەی 2019 جێبەجێ بووایە ئەگەر لە 2020 پابەندیەکان هەبوایە بەڵام بەداخەوە بینیمان کە حکوومەتێک کە ناتوانێت کارنامەکەی خۆی جێبەجێ بکە کەمترینی بەڵێنەکانی کاتی هەڵبژاردنەکانی کە بە خەڵکی کوردستانی داوە جێبەجێ بکە و کەمترین برینەکانی کابینەکانی پێشوو چارەسەرکە
هاتووە ئەمە بە دەستکەوت بە خەڵکی کوردستانە فرۆشێتەوە یاکو مژدەیەک هەر خۆی شێوازی دەرکەوتنی بەڕێز سەرۆکی حکوومەت لە تەلەڤزیۆنەوە کە ئەو خۆی چونکە جاران کە لێبڕینیان کرد کا حەکیم ڕویان نەبوو بێنە سەر شاشە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە کە لەمە دوای ئێمە لە سابی سیەکی موچەی موچەخۆرانە بڕین بەڵام کاتێک کە سادەترین مافت بۆ ئەگەڕێننەوە جەنابی سەرۆکی حکوومەت دێتە سەر شاشە وەگەوەی پاڵەوان بازیەکی گەورەی کردبێت لەبەرەوەی بێت داوای لێبوردنی لە خەڵکی کوردستان کە یەک دانە ساڵە لە سابیستویەکی قوتی مناڵی موچەخۆرە بڕێ لەبەرەوەی داوای لێبوردن لە خەڵکی کوردستان کە کابینەکەی خۆی و کابینەی بەڕێزامۆزاکەی پێشووی کە هاو حیزبی خۆیەتی و کابینەی خۆیان بوو هەمان حیزب بوو 5 دانە ساڵە بەردووکیانەوە پلەبەرزکردنەوەی موچەخۆریان ڕاگرتووە کە 5 دانە ساڵە پاشەکەوتی موچەیان بەستەم لای خۆیان گلداوەتەوە ناتوان بیگەڕێنەوە بۆ خەڵک 5 دانە ساڵە هیچ دامەزرانێکیان نەکردووە 5 دانە ساڵە زیاتر لە 5 دانە ساڵە هیچ هەلێکی کار بۆ گەنجان نییە کە حەکیم ئێمە بەراوردی هەر قسەیەکی خۆش و هەواڵێکی خۆش بەراورد دەکەن بە دۆخی خراپی خەڵکی کوردستان ئێستا کێشەی گەورەی گەنجان لە هەرێمی کوردستانە بێکاریە نەبوونی دامەزرانە لە کەرتی گشتی نەبوونی هەلی کارە لە بازار و لە نێو کار و کەسابەت و کەرتی تایبەتە و ئەو گەندەڵیە گەورەیە کە ڕۆچۆتە هەمووی سێکتەرەکان لە ژیانی ڕۆژانەی خەڵکا و بە تایبەت لە سێکتەرەکانی سەرچاوەکانی داهات لە نەوت لە گومرگ لە باج لە ڕسوماتەوە ئەو گەندەڵیەی ڕۆچووە وە کێشەکانی تری پەیوەندیدار بە عەدالەت و جێبەجێکردنی یاسا و سەروەری یاسا ئایا ئەم جۆرە هەواڵانە ئەبیستین بە دەستبردن بێ بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە گەورانە بێگومان نەخێر ئێمە بەراوردەکەمان لەسەر ئەم بنەمایەیە لە ڕاستیان من دڵنیام لەوەی خەڵک لەوەی شیارترە لەژێر پاڵەپەستۆی با بڵێن برسیکردنە بێت ئێستا لە تەکولێرەیەکی خۆی کە لێت زەوت کردووە بۆی بگەڕێنیتەوە بە دەستکەوتی بزانێ یاخود لەژێر پاڵەپەستۆ و فشارێکی گەورەی بەغدا چونکە جیاوازی نێوان ئەم پارەی لە بەغدا هات لەگەڵ ئەو پارانی کە لە هەرێمی کوردستان هەن کە چەندین 200 میلیارد دیناری مانگانەمان لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام بۆ ئەوەی بەغدا ناتوان ڕێبشارێتەوە چونکە ئاشکرایە دیارە 200 میلیارد لە بەغداوێت هەموو خەڵکی کوردستان ئەزانێت 200 میلیارە چۆتە سەر حسابی حکوومەتی هەرێمی کوردستان کەی چووە بڕەکەی چەنە دیارە ناشارێتەوە لە کەس ناشارێتەوە و ئەگەر ئەو 200 میلیارد دینار لە نەوتەوە زیاد بکرایە ئەیان شاردەوە یان نا ئەگەر لە گومرگەوە زیاد بکرایە ئەگەر لە باجەوە زیاد ببوایە دیسانە چوینەوە ناو هاوکێشەکەی لە 42 تەمویلکە و لە 158 تەمویلکە لە هەولێر و سلێمانیەوە ئەو حکایەتە ناشیرینەی کە چەند ساڵە خەڵکی کوردستانی پێمانوەکەن و داهات لە شوێنی خۆیە بوو نێ هاتە ئەو گیرفانەی کە میلەت پارویەکی لی دەستکەوێت بەسەبارەت بۆی کە بەرەزوتت ئەمڕۆ بەس سەرۆکی حکوومەت بە تەنیا دەرکەوت ئەی قوبەت تاڵبانی لەکوێ یاخود ئاوات شێخ زەنا بۆ وەزیردارایی پێشتر کە لێبڕینی موچەیاندایانە وێنەی هەموو وەزیرەکانیان بڵاو کردەوە کۆبوونەوەیەکی ئۆنلاین بوو لە مانگی 6 ساڵی ڕابردوو ئەم جارە زیاترەوە وەکو وتارێک دەرکەوت بەزەو کاتەوە کوتەڵی کەس خۆی نەکە دەخاوێن لێبڕینەکە بێ وتارێک بدا و بڵێ لێبڕینمان دەست پێ کردووە و دامەنێنەوە لە ڕاستی من دقەتی هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندنی هەرسێ حیزبمدا هەریەکەیان بە دەستکەوتی خۆی ئەزانی ڕاستە تەنها سەرۆکی حکوومەت ئیعلانی کرد بەڵام هەریەکەیان بە دەستکەوتی خۆی ئەزانی بەداخەوە هیچ کەسیان پێمان ناڵێن ئەی لێبڕینەکە شکستی کێبوو فەشەلی کێبوو خەتای کێبوو تاوانی کێبوو کاری نایاسایی کێبوو سەرپێچی دارایی کێبوو و ئەم لە سابیسیەکە چۆن ئەگەڕێنەوە بۆ خەڵک کەی ئەگەڕێنەوە باشە موچەخۆرێک خاننشینەکە حەکیم بە درێژایی 40 دانە ساڵ خزمەتی ئەم وڵاتی کردووە هەموو مانگێ هاتووی 50,000 30,000 یا 70,000 100,000 لە پارەکەی لێوەرگرتووە پێدوتووە کاتێک خانشین بوویت و ناتوانی کارکەیت و دەستت ئەلەرزێ و پیرەبی و توانای ئەوەت نییە دەست بە سەرچاوی داهاتکە من مانگانە موچەکەت بۆ خەرجەکەم تۆ ئیش مەکە لە ماڵەوە بە ژیانت زەمانەکەم تا ئەو کاتەی کۆچی دواییەکەی تا ئەو کاتێ مناڵەکانیش لە ژیانە بن بەس تۆ یەیت لە سابیسیەک لەوە شەبڕی کەیەیتەوە کەی ئەیدەیتەوە ئەمە چه حکومەتداریەکە ئەمە فەزاحەتە لە ڕاستیا بوو ئەمڕۆ حکوومەت سەرۆکی حکوومەت بەڕێزی و جێگرەکەی و هەموو وەزیرە بەڕێزەکان باتنە بەرامبەر خەڵکی کوردستان بۆ ئەسنایە لە شاشەیەکەوە بیان وتایە داوای لێبوردنەکەی نەمە خەجاڵەتین لە وڵاتان لە وڵاتی باش کە وڵاتی سیستمن وڵاتی مافی مرۆڤن وڵاتی ئینسانیەتن وڵاتن حکوومەتەکانیان تعبیر لە خەڵکەکە 1 سەعات کارەبا ببڕێ حکوومەتیە داوای لێبوردن لە خەڵکەکە 1 سەعات دای خواردنەوە نەبێ ئێستا خەڵکی کوردستان هەر هەمووی لە بێ ئاویاژی
مەگە ئەوانەی ڤێلای تایبەت و ئاوی تایبەت و سیستەمی ژیانی تایبەتیان بۆ خۆیان دروست کردووەکە گروپێکی کەم لە خەڵکن زۆرینیان لە چین و توێژی حکومڕانانی هەرێمی کوردستان و حیزبەکانی دەسەڵاتن و ئەگەر نا تەماشای ژیانی خەڵککە لە دوو کارەبای هێشتا کارەبای نییە لە ئاوی خواردنەوە ئەگەر لەگەڵ کۆڵانێکە بیری دراوسەیەک نەبێ زۆرینەیە بێ ئاو بکڕێ لەکوێ لە شارێکی وکو سلێمانیە سلێمانی بێ ئاوە لە بیابانە ئەژی نەخێر ئەو هەموو سەرچاوانی ئەو لە چواردەوری سلێمانیا هەیە ئەی هەولێر ئەو هەموو سەرچاوی ئەو لە چواردەوری هەولێرا هەیە حکوومەتێک کابینەیەک یەک لە دوای یەکە میراتگیریەکە لە ڕاستیام کابینەیە ئێمە ڕاستە لێ پرسینەوە چاودێریەکەین لەسەر بنەمای کارنامەکەی لەسەر بنەمای ئەم 2 ساڵەی کارەکانی بەس لە ڕاستی ئەم کابینەیە میراتگیری یاسایی قانونی سیاسی کابینەکانی پێشەکەم وڵات کاکتور سەبارەتەوەی کە ئەمڕۆ بەرپرسانی حکوومەت وتیان بەڵێنەکەی خۆیان جێبەجێ کرد بەس لە ڕووی ئەوەش کە لە مانگی 6 بەڵێنیان دابوو بۆ یەک جار بێ مانگی 6 ساڵی ڕابردوو ئەو بەڵێنیان نەشکاند یاخود بڵێن کە وتیان 30 ڕۆژ جارێک موچە دابەش دەکەنەوەشیان نەشکاند پێ دوایە دەتوانن ئەوەش ببەنە سەر تا کۆتایی نەیشکێنە لە ڕاستیە هیچ بتمانەیەک لە هەرێمی کوردستانە لە بینی دەسەڵات و خەڵکان نەماوە ینی لە هەرێمی کوردستانە من چەند جای تێژتومە حکوومەت بمانە زانستیەکەی نییە دەسەڵات هەیە لە هەرێمی کوردستانە و دەسەڵاتی قۆڵیش هەیە دەسەڵاتی قۆڵ بریتێ لە بارەگای حیزبەکان بە پلەی یەکەم بارەگای بەرزانی و بەرەگای تاڵەبانی مؤسساتی ئەمنی هێزەکانی 1970 ئەم ئاسایش و دژە تێرۆر و پاراستموز ئەمانە هەمویان دەسەڵات بەشێکن لە دەسەڵاتی قۆڵی بنەماڵە و خێزانە سیاسەکان لە هەرێمی کوردستانە بۆیە ئەوەی کە مەسەلا یەکەم جار وتیان بۆ مانگێک بوو دواتر درێژەی کێشە بۆ ساڵێ ئەوەی کە وتیان ئێمە هەموو 25 مانگێک دەست بە دابەشکردنی موچاکەین لەوەشا لە ڕاستیان ڕازگۆ نەبوون و نەیانتوانی ئەوەش باڵێن ئەو بەڵێنەش بەرنەسەر ئەوەی کە لە بانگەشەی هەڵبژاردنە ئەیانوت ئێمە پاشەکەوتە گێڕینەوە ڕقم حسابی بۆ فەرمانبەران و موچەخۆران دروستەکەین و بۆ زۆر مامەڵاتی دارایی بتوانرێت سوود لە پاشەکەوت ببینێت ینی موچەخۆر و فەرمانبەران هیچ لەمانە ڕاست دەرنەچوو یعنی ئەم با بڵێن دەسەڵاتە کە حکوومەت ڕەمزی دەسەڵاتێکی ستەمکاری گەندەڵی بنەماڵەییە لە هەرێمی کوردستانە بە بڕوای من یعنی هیچ قسەکانی جێگای متمانە نییە و خەڵکی هەرێمی کوردستانیش یعنی ئەگەر تعبیریشی لێ نەکات ڕاستە و خۆ بەڵام بە دڵنیایی متمانی نۆقسانە نییە ڕەنگە ئێستا باشترین شوێن مەسەلە سۆشیال میدیا بێ بۆ ئەوەی کە ئینسان ئازادانە تعبیر لە قسەکان بۆ چوونەکانی خۆیەکە و یاخود مایکی ئەو تەلەڤیزۆنانەی کە با بڵێن دیفاع لە خەڵکەکان و بە ڕازگۆیی پەیامە میدیایەکانی خۆیان ئەجێزنەوە کاسمە بەردەم خەڵک ڕاستە و خۆ ناخی خۆی ئەڵێت کە هیچ متمانەیەکیان بەم دەسەڵاتە نییە لە هەرێمی کوردستانە کە وەکوتم حکوومەت ڕەمزی ئەم دەسەڵاتەیە لە هەرێمی کوردستانە و ئەوەی کە ئەم ڕۆژ کردویانە جیالەوەی کە نەیانتوانیوە بەڵێن بن کە ئەو بەغدا بینێرێت بەردەوام دەبن بەغدا بینێری بەڵە کۆمەڵی ئەگەری داناوە ینی سەرۆکی حکوومەت لە پەیامەکەی خۆیان لە قسەکانی خۆیان کۆمەڵ ئەگەری داناوە کە ئەم پارەی بەغدا بەردەوام بێت و یاخودەوەی کە پێشتریان و ئەگەر داهاتی هەرێمی کوردستان بگاتەوە ئاستەی کە ئێمە بتوانین بەبێ لێبڕین کە زوڵمەکی تەواوە لە موچەخۆران کراوە ئەوەی ئینسان کە خوێندنەوەشەکە بۆ ئەمەی کە بەغدا و هەرێمی کوردستان ڕاستە هیچ گرنتیەک نییە بۆەوەی کە ئەم سولفانە یاخود ئەم پارانی کە دێت لە بەغداوە بەردەوام بێت لەبەرەوەی نە بەغدا نە هەرێمی کوردستان بە بڕوای من ڕازگۆنین لەگەڵ یەکتریە بۆ ئەوەی کە ئەو ئیتفاقانی کە کردوانە جێبەجێکەن بە تایبەتی تەرەفی هەرێمی کوردستان لەوەی کە ئەو ئیلتیزاماتانی لەسەرشانەتی هەموو ئەوانی کە پەیوەندیدارە بە داهاتی نەوتی و نانەوتیەوە کەشفی کە مەسەلەی لیستی حەقیقی موچەخۆران کەشفکە بۆ حکوومەتی ئیتیحادی ینی بە معنایەکی تر ئەوەی من تێ ینی ئینسان خوێندنەوەی بۆکە نە بەغدا نە هەرێمی کوردستان نایەنەوێت بگەنە ئیتفاقێکی نهایی و ئەم کێشانەی خۆیان چارەسەرکەن بۆ لەبەرەوەی حکوومەت ئەوەی بەغداش بە جۆرێک لە جۆرەکان ئەم مامەڵەیە لەگەڵ هەرێمی کوردستانە وەکو دەستکەوتێکی خۆی بە شاریعی عەرەبی و بە هەمان شێوە لێرەش دەسەڵات بە جۆرێک لە جۆرەکان بۆ شاریعی کوردی هەڵبەتە ئەوەی کە خۆی مەبەستێتی کە ئەم ئەوە دیفاع لە سیادەی هەرێمەکات و ئەوە بەغدایەکی زاڵم و چەوسێنەر هەیە و ئێمان چەوسێنێتەوە ئێمە
دیفاعەکەین لەم قوارەی هەرێمی کوردستان لە کاتێکا بە بڕوای من هەردوو لایەن پێویستیان بەم جۆرە گوتارە هەیە بۆی درێژە هەم بە حکمی گەندەڵی بدەن هەم بە حکمی خراپە بدەن هەم بەو نادادپەروەریە بدەن کە لە هەرێم و لە عراقشا هەیە. باش ئەوەی کە بەرزووتت لێبڕینی موچە نایاسایی و بڵین تاوانە دەبوو لێپرسیان لەگەڵ کرابەیە بەس ئەو لابرنەی پەیوەندێکشی بە نزیک بوونەوەی هەڵبژاردن هەیە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق لە ڕاستیە ینی ئینسان دەتوانێت هەموو تەفسیرێکی بۆ بکە و لەبەرەوەی وکوتم دەسەڵات لە هەرێمی کوردستانە کە حکومەت ڕەمزی دەسەڵاتەکەیە نەیتوانیوە ئەو پردی متمانەیە لە بینی خۆی و خەڵکە بهێڵێتەوە ئەو پردی متمانەیە ڕووخاوە بۆیە ئەمە هەموو ئەگەرێکی لێ خوێنرێتەوە کە بۆ لە بیربردنەوەی کێشە گەورەکانی خەڵکی هەرێمی کوردستان بێت جۆرێک بێت لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن و چکە لە ڕاستیە ناکرێت یعنی تۆ هەموو التیزاماتی سەرشانی حکوومەت لە پێدانی موچا کورتکەیتەوە و یعنی هەموو چاوی خەڵکیش بەرەو موچە ئاراستە بکەی بۆی مەسەلە گەورەکانی وەکو دیموکراسی وەکو حکمی دامەزراوە وەکو ئازادە گشتیەکان وەکو ئازادی میدیایی وەکو سەروەری یاسا ینی ئەم وایان کردووە کە خەمی خەڵک بوێ بە خەمی قوتی ژیان ینی ئەمە بە بڕوای من سیمای هەموو دەسەڵاتێکی تۆتالیتار و ستەمکارە لە دنیا کە یعنی ئەوێت چاوی خەڵک بگوێزێتەوە لەسەر مەسەلا گشتیەکان ئەو مەسەلانی کە پەیوەندیدارە بە بەهای دیموکراسی و ئازادی و کەرامەتی ئینسانەکان و دادگایەکی شەفاف و سربەخۆ و نەزیه و بێلایەنوانە چاوی گوێزێتەوە بەسەر مەسەلەی قوتی ژیان کە سەرەتاییترین مافی ئینسانە و سەرەتاییترین ئەرچی هەموو حکوومەتێکشە کە ژیانێکی شایستە بۆ خەڵک دابین. سپاس دەکەم کاک مامۆستا سەبارەت بە مەسەلەی ئەوان بەرپرسانی حکوومەت تا سەرۆکی حکوومەت و یاریدەدەرەکانی و بڵێن وتەبێژی حکوومەتیشی باسی لەوە کردووە گەر بەغدا بەردەوام بێ ئەوان دەتوانن موچە بە تەواوەتی بدەن یاخود دەڵێن ئێمە بەڵێن دەنێن بە پێی داهاتی بەردەست موچەکە دابەش بکەین بەبێ بەغداش ئێستا ئێمە ناتوانین بڵێن بەبێ لێبڕین موچە بدرێت یاخود لێبڕینەکەش چی بەسەردە هیچ دیارە چارنووسەکەی تاوان کا حەکیم دابشکردنی موچە بە پێی داهات ئەمە ناشیرینترین داهێنانە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی هیچ حکوومەتێک نییە لە دنیاە قسەی وای کردبێت لە دنیا ئەوەی سیفەتی حکوومەتی هەبێ بڵێ من بە پێی داهات موچە دابشەکەم چونکە موچە بە پێی یاسا دابشەکرێ مافێکی یاساییە لە یاساکانە جێگیر کراوە ئەگەر قرار بێ حکوومەتێک خۆی بە حکوومەت بزانێ و جورئەتی ئەوەی هەبێت بێت موچەی موچەخۆران کەم کاتەوە ئەبێ پرۆژە یاسایە گەڵاڵە بکە بیباتە پەرلەمان لەوێەوە بە زۆرینە ئەگەر فراکسیۆنەکە و ئەگەر حیزبەکەی جورئەتی ئەوە ئەکات با بێت بە یاسا موچەی موچەخۆران کەم کاتەوە کە من ئەمەم پێخۆش نییە و تەمەنای ناکەم و حەزی ناکەم و پێشم خۆش نییە بەڵام لە ڕاستیە شتێک نییە ناوی دابشکردنی موچە بە پێی داهات ئەمە ستەمێکە و بە ئاشکرا و سەرپێچێکی گەورەی یاساییە و ئێمە ئەگەر پەرلەمانێکی کارا بواە بەڕاستیە بوو لەسەر لێبڕینی موچە تا ئاستی لێسەنەوەی متمانە لەگەڵم کابینەی حکوومەت و کابینەکەی پێشوشا بڕۆشتایە بەڵام بەداخەوە دۆخەکەم بم جۆرەیە ئەوەی کە بەسراوەتەوە بە بەغداوە لە ڕاستیە ئەمەش ستەمێکە لە خەڵکی کوردستانە کرێ چونکە دەبوو حکوومەت بە سوودوەرگرتن لە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستانە کە ئێمە لە جاری تر و تۆزەی کەژەگەر دەرفەتی ئەوە هەبوو بە وردی ئەیان خەمە ڕوو چارەسەر چییە بۆ ئەم دۆخە ئابووریەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستانە زیاتر لە 1 تریلیۆن دینارن بۆ موچەی تەواو بە گەڕخستنی وەزارەتەکان و خزمەت گوزاریش نزیکەی 1 تریلیۆن دینار پێویستە واتە لە سەر و تریلیۆنێکەوە هەرچەند پارەت هەبوو ئەیتوانی بەگەڕی خەی بۆ ڕەخسانی هەلیکار و بۆ گەڕخستنەوەی ئەو بەبێ بەغدا ئەمە حقیقەت و ڕاستیشەوە ئێستا لە دەرفەتێک شایشەڵا ئاماژەی پێەکەین بۆیە ئەمەی کە چاوەڕێی بەغاکە لە ڕاستی ئەمە ستەمێکە لە خەڵکی کوردستان و ئەمە دلیلی ئەوەیە ئەم حکوومەتە
ئەو ئیدعایە گەورە گەورانەی کردی لە سەرەتای کابینەکەیە چ لە کاتی هەڵبژاردننا و چ لە چوارچەوەی کارنامەکەی خۆیان لە هەمویان شکستی خواردووە و ئەگەر نا بە پیاچوونەوەیەکی زۆریش نا قوڵنا ڕیشەیش نا بە سەرچاوەکانی داهاتە و بە هێندێ خەرجیەکانە و بە هێندێ موچەی نایاساییە بەڵە ئەتوانرێ بەبێ بەغا موچە بە لێبڕینەکە ئێستا دەمانگە پەیڕەوی دەکەن 1 تریلیۆن و 835 ملیاریان بڕیوە لە موچەخۆرم بە ناوی لێبڕینەوە لە دەمانگە بڵین 9 مانگی بە لە 121 1 مانگی بە لە 118 چی لێرێ ئەمڕۆی باز نەکرا بەڵمەپرسانی حکوومەت لە حکوومەت چی لێ دەکەن بڵێن لە حکوومەتێکە کە پەیڕەوی لە سیستەم نەکە یاساکان جێبەجێ نەکە یاسای بودجەی نەبێ احترامی چاودێری کاری پەرلەمانی نەگرێ احترامی دادگاکان نەگرێ احترامی داواکاری گشتی ئەسڵەن داواکاری گشتی و دادگای لەگەڵ ڕێزمە بێ احترام کردبێت لە چاوی خەڵک بۆی هەیمەنەی حیزبەکانیانەوە ناتوانرێت تۆ پێشبینی ئەوە بکەی بزانی ئەو لێبڕینانەی موچە چیان لێت بەڵام ئەو مافێکی خەڵکی کوردستانە موچەخۆرانی خەڵکی کوردستانە ئەبێ بگەڕێتەوە ئەگەر ئەم کابینە شکست خواردۆش ناتوانێت بیگەڕێنێتەوە بە دڵنیاییەوە هەر کابینەیەک کە یەک تۆز لەگەڵ خەڵکی کوردستانە ڕازگۆ بێ یەک تۆز لەگەڵ ویژدانی خۆی یەک تۆز لەگەڵ یاساکانە سەرڕاست بێ بە دڵنیاییەوە ئەتوانێت ئەو پاشەکەوتە بگەڕێنێتەوە بۆ خەڵکی کوردستان کا حەکیم ئەمەی لە بەغداوە هەیە پاراستۆڵە و بە هیچ جۆرێ متمانەشی ناکرێتە سەر وابەستەی دۆخی سیاسی بەغدایە سبەینێ ئەگەر هەجمەیەک یا فشارێکی گەورە چوە سەر سەرۆک وەزیران مستەفا کازمی 200 ملیارەکە نایە دیتر سبەینێ دۆخێکی ئابووری ڕوویدا کە بووە هۆیەوەی کە نرخی نەوت دابەزێ چ لە بەغدا و 200 ملیارەکە ناگات چ لە هەرێمی کوردستان داهات لە نەوتەوە ناگات ڕێگەی ڕاستەقینەکەی چارەسەری کێشە دارایی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان چاکسازی ڕیشەییە دەرفەت هەیە کات هەیە ئیمکانیات هەیە توانا هەیە ئەبێ لەوە زیاتر بە فیڕۆ نەترێ لەوە زیاتر خەڵک مانوو نەکرێ ئێستا هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە ماندووە لە هەموو ڕوویەکەوە لاوازە لە ڕووی ئابوووریەوە لاوازە تەنانەت موچەی موچەخۆرانی پێ نادرێ هەلی کاری بۆ گەنجان بۆ ناڕەخسێ و یەک دنیا دەمی کەرتەکانی پێ ناکرێ هەموو کەرتەکانت شکستیان خواردووە یا پاشەکشیان کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ باشە لە ڕووی سەربازیەوە تۆ لاوازە هەتا سەر ئێسقان لاوازە یەک هێزی نیشتیمانیت نییە کە لە چوارچێوەی یاسا بە قازانجی هەرێمی کوردستانە ئاراستیان کات هێزەکان دابش بوون لەسەر دوو حیزبە تەنانەت وا خەریکە لە ناو حیزبەکانی خۆشیانە چەکەکان ڕوو لە براکانەکەن نەک لە ئەوەی کە لە زەمەنی شەڕی ناوخۆیان بین خراپتر لەوەش ئەگەر چەک بەدەست حیزبەوە بمێنێت لە هەرێمی کوردستانە ڕوو ئەدا ئەبینی لە ناو حیزبێکە چەکەکان ڕوو لە یەکەکەن چ دیەکێتی و چ پارتیش چەکی حیزبی زەمانی نییە چەک لە ژێر ئەمری شەخصا بوو زەمانی نییە ئینسان سەلامەت نییە مرۆڤ کەرامەتی پارێزراو نیە لە بەردەمیا باشە تۆ هەرێمێکی ئاوا لاواز اینجا لە ڕووی تریشەوە لە ڕووی ژێرخانی ئابوووریەوە لە ڕووی مافی مرۆڤەوە هەرێمی کوردستان بۆ دواگەڕاوەتەوە لە ڕووی هەرێمیەوە ئێستا هەڕەشەی گەورە لەسەر هەرێمی کوردستان هەیە لە هەموو ڕووەکانەوە هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان هەیە بەرگەی ئەوە ناگرێن کە دەرفەتەکان لە دەست بدەین بۆ بیناکردن لە کوردستانە ئێستا کات هەیە دەرفەت هەیە توانا هەیە ئیمکانات هەیە بەڵام پیاوی پیاوانەی ئەوێت پیاوی دەوڵەتداری ئەوێت جێبەجێ بکە بەداخەوە تا ئێستا نایبینین بەداخەوە تا ئێستا نایبینین کە ئێمە قسەکردنمان بۆ ئەوەیە کە بەڕاستی بەو ئاراستەیە ئەو کەسانەی کە چۆڕێک خێریان تیاماوە بە ئاراستەی قازانجی هەرێمی کوردستان هەنگاو بنێن وە گەلەکەشمان وشارەکەینەوە لێرەوە خۆت ئەو چۆرە خێرە لە سەڵاتدارانی چاوەڕێ ناکەیت نەخێر بەڵام من هیچ کاتێک بێ ئومێد نیم لەوەی کە خەڵکی کوردستان ئەتوانێت ئیمکانی ئەوەی هەیە کێندە چاوەڕوانی خێری لێکرێت کە هەم حکومڕانان ڕاست کاتەوە هەم وڵاتەکەی خۆی بەڕێوە بەرێت سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
بەرەو بووی کشت و کاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر! دکتۆر بەسامیش ڕۆژانە شیر دەخواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ کەشتی یەکەم کەوتە خوارەوە بە گرنگدایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئەوە تەواو بە گرنگی 100 ساڵی ڕووناچی بڕۆ بەکاری بێت. ڕێیەک ئەم بیت بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمە وێناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بە خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کوالەتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی. بەدڵنیاییەوە. ئەمە قسێکی جوانە. دەتبینمەوە کاک تەلان. ئێستا لە کۆمپانیای تەلان سەرجەم کەرەستەکانی بیناسازی بە باشترین کوالەتی و گونجاوترین نرخ بەردەست. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر شێرکۆ سەبارەت بۆی کە پێش ناوبڕەکە بەڕێز وتت حکومڕانی هەرموو دابەشکردن نییە بەرپرسانی حکوومەتیش ئەم قسەیە دەکەن بڵێن ئێمە خەرجی ئاو کارەبا و ڕێگاوبان و بڵێن پێداویستی تەندروستی ئەوانەمان هەیە هەر موچە نییە وە تێرێم خۆیەوەی کردووە جگە لە موچەکە چکان ئەوەش دەڵێن حکومڕانی موچە دابەشکردن نییە بێگومان یعنی ڕەنگە شتێکی جوزئی ینی بۆ نمونە ڕێگایەکی چەند کیلۆمەتری یا چاکردنی ڕێگایەک یاخود شتێکی لەم بابەتانە بەڵام هیچ کاتێک نە ئەم کابینەیە نە کابینەکانی پێشوو کە هەمووشی هەر لای یەکێتی و پارتی بووە بە ئیمتیاز لەم یەک دوو کابینەی ڕابردووانە بێت هەندێک لە حیزبەکانی تر بەشداریان کردووە بەڵام هەمیشە هێڵە سەرەکیەکە لای پارتی بەشێتی بوو بە تایبەتی پارتی چەک و پارە وە چەک و پارەش لای ئەو دوانە بووە نەیان توانیوە لە ڕاستیە نە ژێرخانێکی ئابووری باش بۆ هەرێمی کوردستان دروستکەن نە کۆمەڵێک با بڵین ئەوەی کە مەقایسی حکوومەتێکی دادپەروەر و ڕەشید و خزمەت گوزار بێ چ لە مافی هاوڵاتیەڵی چ لە شەفافێتەڵی چ لە مەحاکمی سەربەخۆڵی چ لە خوێندنی باشەڵی لە وڵاتەکە نزیکەی 5 ساڵە یعنی لە 2016ەوە بە هیچ جۆریە خوێندنی ستاندارد لە هەرێمی کوردستانیان نەماوە ینی ئەگەر سەرەتاییترین پێوەر بۆ خوێندنی ستاندارد کە نزیکەی 200 ڕۆژە بێت دەوام هەبێت لە ساڵەکە 190 ڕۆژ یا 200 ڕۆژە بێت دەوام هەبێ لە 2016ەوە بە هیچ جۆری ئەمە کە پێوەرێکی زۆر سەرەتاییە بە خوێندەی ستاندارد نەخێر نەماوە بە هیچ جۆرێک وەرە بڕۆ ئەو مناڵانەی کە ئێستاکە لە پۆلی 4 و 5 بنەڕەتین بڕۆ بزانە بۆنمە لە ئەلفبەی کوردیات چۆنە باشە یعنی خەسەخانەکان وەرگرە بڕۆ بزانە بۆ خەسخانەی وەکو فێرکاری لە شاری سلێمانیە ساڵان پێشتر ڕۆژانە قایمە عملیات چەند عملیاتی گەورە و بچوکی تیاگرا یعنی ئەوەی کەیسی گەرم و سارد ئێستا بڕۆ بزانە چەند عملیاتی تیاگرێت بەڵام لە هەمان ئەو نەخۆشخانەیە ئەوکە پێدەوتێت نیمچە تایبەت سیمی پرایڤێت ڕەنگە لە سەعات 11 دەست پێ بکەن یعنی بە هەمان ئالیەت بە هەمان ستاف بە هەمان نەخۆشخانە ئەوە لە خزمەت گوزارێکی شتێکان نییە لە بەڵام لە نیمچە تایبەت کە سیم پارێتە هەیە بە پارە هەیە و بەشی زۆری ئەو پارانەش
تقریبا نزیکن لە نەخۆشخانە ئاهلیەکانی دەرەوە. پێشتر وەرە پرۆسەیت کە بۆ نمونە چەند زانکۆی حکومی هەبووە و چەند زانکۆی تایبەت هەبووە، ئێستا چەند زانکۆی حکومی هەیە و چەند زانکۆی تایبەت هەیە، چەند نەخۆشخانەی تایبەت هەیە لە هەرێمی کوردستانە، لە سەرتاسەری هەرێمی کوردستانە، لە دوهۆکەوە بۆ هەولێر بۆ سلێمانی تا گاتە گەرمیان. بەگشتی ئەم ئاراستەی کە ئێستا ئەمانیشی لەسەرەکەن کە ئەمە زۆرێکە لە ئاماژگاری سندۆقی نەقدی نێودەوڵەتی کە ئەمان خۆیان بە شانازی شۆ باسییان کردووە، ئەوەیە کە حکوومەتێکی بچووک لە بەرامبەر ئەمانەڵەن کەرتی تایبەت، یعنی وەکوی ئەمڕۆکە سەرۆژی حکوومەت لە پەیامەکەی خۆیان زۆر سوپاسی کەرتی تایبەتی کرد، هەلاساس ئەبێ کەرتێکی تایبەتی گەورە هەبێ و حکوومەتێکی بچووک هەبێ لە هەرێمی کوردستانە، ینی زۆربەی کارەکان بە کەرتی تایبەت بسپێرن. خو هەر لەم ڕۆژانەی ڕابردووە بوو وەزیری کارەبا باسیەوەیەکە کەیتر ئێمە ینی ئێستا خۆی ئەساسەن بەرەمێنانی کارەبا چواری کەرتی تایبەتە، ینی ئەمان دابشکردن و ئەوانیان لەسرە مەسلەی پارەکۆکردنەوەش لە زۆر مەجاالە هەرکەرتی تایبەت کۆیە کاتەوە، چ لە خۆڵ و خۆشتاکە بێ چ لە مەجلەکانی تریشان پێما بێ ئاو و کارەبا ئەوانش لە پرۆسی ئەوە بوون کە میدەن بە کۆمپانیا بۆی پارەکانیش کۆکاتەوە. ینی بەگشتی ئەمان خۆیان قسە لەسەرەوەکەن کە بەشی زۆری ئەرچی ئەم وڵاتە کەرتی تایبەتە، کە بە بڕوای من کەرتی تایبەتی حەقیقی لە هەرێمی کوردستانشان نییە، ینی لە ڕاستیە ئەوەی هەیە لە هەرێمی کوردستانە کەرتی حیزبیە، ینی هیچ جێشێک لەو کۆمپانیا گەورانەی کە لە هەرێمی کوردستانە ئەم مەشاریع گەورانیان بۆ دەرەچێ بە دڵنیایی بە جۆرێک لە جۆرەکان نەکراوە بۆ دوو بنەماڵە بە دڵنیایی بۆ دوو بنەماڵە کە بەرزانی و تاڵەبانیە لەگەڵ چەند خێزانێکی سیاسیە و لەگەڵ چەند مەسئولێکی دەسەڕۆیشتووی ناو ئەم حیزبە باڵەدەستانی کوردستانە بە تایبەتی پارتی وشێتی جا مەسئولی ئەمنی بێ یا مەسئولی غیرە ئەمنی بێت. بەس ئەوەی کە دەڵێن موچەر بڵێن حکومڕانی موچە دابەشکردنیە کەسێک کە موچەخۆر نییە لەم وڵاتە لەو ماوەدا چی بۆ کراوە؟ ئەوەی کە موچەخۆر نییە، ئەوەیەکە لەو 1,250,000 موچەخۆرمان هەیە لە کۆی 6 ملیۆن. بڵێ تەوان ئەوە بەشی زۆری ئەو بابەتانەیە کە ئەمان بۆکو وەلای حیزبی بەکارهێنن، خۆیەکێک لە گرفتەکان لە نێوان هەرێم و حکوومەتی ئیتیحادیە مەسەلەی کەشفکردنی لیستی موچەی حەقیقی موچەخۆرانی هەرێمی کوردستانەکە بە ئەوەی کە لای بەغدا هەیە نزیکەی 682,000، بەڵام ئەمان هاتوون ئەم ڕێژەیان بەرزکرۆتەوە. تەوان چەند جایەکی ژێمەمە قسەیمان کردووە بەشی هەرە زۆری ئەمە لە کەرتی ئەمنی و عسکەری ئەمنی و سەربازیایە، یعنی لە ڕاستیا سیمای ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە هەیە بە تەواوەتی سیمای حکوومەتێکی پۆلیسیە، یعنی بەپێی ئاماری نافەرمی هەموو 12 کەسێک لە هەرێمی کوردستانە چەکدارێکی بەرەکەوێت کە بە پێستاندا لە عالەما بێ هەموو 300 کەسێ پۆلیسێکی بەرکەوێت و هەمووشمان بینیمان لەم ڕۆژانەی ڕابردووە لە ململانیانی ناوچێتی نیشتیمانی کوردستانە ئەوەی کە ململانەکە یەکدای کردەوە هێزب و ئەو جێگانشی کە یەکەم جار پەنای بۆ برا هێز بوو و هەموو ئاساساتی ئەمنی و دژە تیرۆر و دەستگای زانیاری و ئەمانە بوو کە وەکوتم ئەمانە جزئێکن لە سەڵاتی قوڵ لە هەرێمی کوردستانە. بەس بۆ بە کورتی ئەوەی کە موچەخۆر نییە قسەکەم لەسەر ئەوە بوو، یعنی لە هەرێمی کوردستانە یەکێک لە موسیبەتە هەرە گەورەکان ئەوەیە کە ئێمە بۆ نمونە لە خولی پێشوویستمان ئەو کارە بکەین بەداخەوە دۆخێکی زۆر ئاسایی بەسەر پەرلەمانە هەوتەمە ناکەم ویستان چی بکەن، ینی ئەوەی کە بۆ نمونە خەڵکێک کە لە کەتی حکومیانە چۆن بە یاسا مافی زەمانکەی بۆ نمونە خاوەن شۆفێری تەکسیەک یاخود کریەکارێک لە بینایەکەوە کەوێتە خوارەوە شۆفێرێک لەو سەرجادەیە تووشی ڕووداوی هاتوچەوە بێ گیان لە دەستەدا خێزانی ئەمە بێت چی بکەن، ینی بەشیان چیە لە بودجەی ئەم وڵاتە یاخود دوکاندارێک کاسبێک دەستگیرێک لە بازارە بەشی چیە لە بودجەی ئەم وڵاتە. ئەمە هەموویە بێ لە ڕاستیات یعنی بە یاسارێک بخرێت کە ئەوانەی کە لە کەرتی ناحکومیا کارەکەن چۆن تۆ بە یاسا زەمانی ئەوانەکەی کە مافی خانشینیان هەبێ و مافی ژیانیان پارێزراوێ و ئەوی تریشی لە ڕاستیە لە ڕێگەی ڕەخساندنی بازارەژی ئازادەوە لە ڕێگەی خزمەتگوزاری تەندروستی و خزمەتگوزاری خوێندن و هەموو ئەو خزمەتگوزارانی کرد کە ئینسان هەست بە شکۆمەندیەک وڵاتەکە تو ئەبێ وای لێ بکەیت کە سوودمەند دێت لە داهاتی وڵاتەکە کە تۆ بازار قۆرەخ کرد ئەوەی تریش کە لە ڕاستیە بەرژەوەندی لەگەڵ حکوومەتانیە یاخود بە جۆرە لە جۆرەکان نەبەسراوەوە بە حیزبەوە ئەمیش ژیانی گەوری بەرەکەی پاسەکە مامۆستا سەبارەت بەوەی کە چارەسەر بۆم دۆخەچیەوە سەبارەت بە پلە بەرزکردنەوەش
هیچ دەنگ و باسێک هەیە لە بەرزکردنەوەش بە چارەسەر بۆ دۆخە بۆ خەڵکی موچەخۆر و غێری موچەخۆریش کاک حەکیم هەم لە بەرزکردنەوە هەم دامەزراندن و هەم ڕەخساندنی هەلی کار و هەم باشکردنی خزمەتگوزاریەکان بەڕاستی وابەستەیە بە گۆڕانکاری ڕیشەیی و چارەسەری ڕیشەیی لە ناو هەرێمی کوردستان کامە وا ئەکا کە هەرێمی کوردستان بێمنەت بێ لەگەڵ بەغدا پەیوەندیەکی باشی هەبێ لەگەڵ بەغدا بەڵام چاوەڕوانی ئەوە نەبێت لە بەغداوە گەر پارە هات اینجا لێبڕینی موچە نەیەڵێ اینجا بتوانێت موچە دابشکە من بە خێرایی ئاماژە بە چارەسەری ڕیشەیی دۆخی ئابووری دارایی هەرێمەدەم کە لە هەر ڕێگایەکشەوە بڕەپارەکەشم لێک داوەتەوە و تەقدیرم کردووە چەند داهات دەست هەرێمی کوردستانەکەوێت ئێستا بەبێ بەغدا هەرێمی کوردستان نزیکەی 800 بۆ 850 میلیارد دینار داهاتی هەیە بە پێی لێدوانی حکوومەت خۆی ئەوەی ئەچێتە خەزینەی گشتی کە ئێمە ئەزانین زیاترە و بە بەغداشەوە کە 200 میلیارە ئەوە سەر تریلیۆنێک بەڵام یەکەم بە بڕگەی یەکەم بە پیاچوونە بە دۆسەی 900 میلیارد دینار داهات هەرێم زیادەکە دووەم بە پیاچوونە بە دۆسەی بەڕێوەردی گومرگەکان 100 میلیارد دینار زیادەکە بە سێم بە پیاچوونە بە دۆسەی ئێستا ئاماژەی پێدەم لە دۆسەی باجەوە ئەتوانرێت 50 میلیارد دینار داهات زیاد بکرێ بە جێبەجێکردنی یاسا و شەفافیت لە داهات تا 50 میلیارد دینار زیاد بکرێت کە بە هەر هەموو یەکاتە 300 میلیارد دینار واتە بەم سۆگەری هەرێمی کوردستان ئەتوانرێت لە ماوەی نزیکەی 6 مانگ تا ساڵێکە مانگانە ببێتە خاوەنی 1 تریلیۆن و 300 بۆ 400 میلیارد دینار کە زۆر بە ئیسراحەت هەموو کێشە ئابووری داراییەکان هەلەبێ و ئەتوانرێ هەنگاو بنرێ بۆ دروستکردنی ژێرخانی ئابووری داراییش چۆن یەکەم لە دۆسەی نەوتەوە یەک پیاچوونە بە گرێبەستەکانی نەوت گرێبەستی زۆر خراپەن لە نەوتا کە کاتی خۆی بە شێوەیەکی نابەرپرسیارانە کراون کە هێندێکیان بەرژەوەندی غەیری خەڵکی هەرێمی کوردستان تحقیقەکەن وە لە پێناو بەرژەوەندی حیزب و کۆمپانیەکانی حیزبکراون دووەم پیاچوونەوە بە خزمەتگوزاریەکانی نەوت ئەو کۆمپانیانەی کە خزمەتگوزاری بواری نەوت جێبەجێەکەن و کۆمپانیای خۆماڵی کوردین سێم جێبەجێکردنی یاسای نەوت و گاز چونکە لە یاسای نەوت و گازە حکوومەت پابندە بە دروستکردنی 4 کۆمپانیا کە لە گەڕان دۆزینەوەی نەوت تاوکو دەرهێنان و تا گواستنەوە و تا فرۆشتنی لە ئەستۆ ئەگرن ئەم کۆمپانیانە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەبێت دروست بکرێن و کار بکەن بەداخەوە ئەوە نزیکەی 11 ساڵە ئەو یاسایە دەرچووە تا ئێستا ئەو یاسایە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و حکوومەتی هەرێمی کوردستان دەستی نەبردووە بۆ ئەو دۆسیەکە دۆسیەکی پڕ لە گەندەڵی و کێشە و گرفتاویە خاڵی چوارەم دروستکردنی سندوقی کوردستان بۆ داهاتی نەوت و گاز چونکە تا ئێستا داهات لە هەرێمی کوردستانە داهاتی نەوت داهاتێکی نادیارە و بە هیچ پرۆسەیەکی یاسایی و شەفافیەتان ناڕوە ئەوە 4 خاڵ سەبارەت بە دۆسیەی نەوت لە دۆسیەی پیاچوونەوەی بەڕێوەبردننی گومرگەکانە کا حەکیم بە 5 ڕێگە هەرێمی کوردستان مانگانە نزیکەی من تقديرم كردو بە 300 میلیارد دینار زەرەرەکە لە 230 میلیارد دینار زەرەرەکە لە داهات لە گومرگەوە قازان دەکە خۆی لە بنەمایە هەیە بە 5 ڕێگەکە چییە قاچاقچێکی ئاشکرا کە ئەبێتەوە ئەوەی خەڵکی کوردستان میلیارد دینار 230 میلیارد دینار زیانی بەرکەوتەوە بەهۆی قاچاقچێتی لێخۆشبوونی گومرگی کۆمپانیاکاری خراپی سیستەم ئیدارەدانی خراپ بەم 5 ڕێگە 3 ڕێگەیان دزی ئاشکران گەندەڵی ئاشکران خراپەکاری ئاشکران ڕێگەی یەکەم قاچاقچێتی ئەمە لەژێر هێزی چەک و چەکداری حکومی کە لە حکوومەتەوە موچەوەرەگرن ئەم کارەکرێ و تا ئێستاش بەردەوامە خاڵی دووەم کۆمپانیاکاری ئەم کۆمپانیانە ڕاستەخۆ بۆ حیزب کارەکەن لە هەولێر دووە کۆمەڵی کۆمپانیان بۆ حیزبی سەرۆکی حکوومەت کارەکەن لە سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین کۆمەڵی کۆمپانیان بۆ بەرژەوەندی حیزبی جێگری سەرۆکی حکوومەت کارەکەن چۆن ئەزانین لەبەرەوەم کۆمپانیانە بە یاسا گرێبەستەکانیان پێ نەدراون هەموو ساڵێ بۆیان تازای کرێتەوە بە کێبڕکێش نەبووە و بڕێکی زۆری داهاتی شەبن لە 180 داهات بۆ خۆیانە لە خاڵە سنووریەکانە کە ئەگەر بەس بە کۆتاییهێنان بە کاری نایاسایی کۆمپانیەکان کۆتاییهێنان بە قاچاقچێتی کۆتاییهێنان بە لێخۆشببوونی نایاسایی ئەم 3 ڕێگەیە ڕاستە و خۆ ئەتوانرێت لە ماوەی 2 مانگ 3 مانگە جێبەجێ بکرێت ینی کاری قورسیش نین کا حەکیم ئەمە شتی نەکردنی نییە گۆڕینی یاسا نیە تا مەسەلەن پەرلەمانی بێ و ماوەیەکی زۆری بێ پەرەپێدان بە توانای کارمەند نییە تاوەکو ڕاهێنانی بێ و کاتی بێ و بەرزکردنەوەی سیستەم و ئەوانەی بێ لێرەوە 100 میلیارد دینار داهات زیادە بێ خاڵی سێم لە باجەوە ئێستا باج لە سەرەتای ساڵی 2020 43 میلیارد دینار بوو بە هێندێک ڕێو شوێن کە زۆرینیان بەداخەوە لەسەر خەڵکی
داهات مامناوەند و کاسبی ناوبازار و ئەوانن داهات لە کۆتایی ساڵی 2020 باج گەشتۆتە 90 میلیارد بە هێندێ ڕێوشوێن 50 میلیارد زیادە بێ. ڕێوشێنەکان چین؟ یەکەم چەسپانی باج بەپی یاسا بەسەر هەموو کۆمپانیەکانە، ژمارەیەکی زۆر کۆمپانیای حیزب و نزیک لە حیزب بەهۆی نفوزیانەوە بەهۆی دەسەڵاتیانەوە بەهۆی حیزبەکانی دەسەڵاتەوە خۆیان لە باجە دزنەوە. خاڵێکی تر چەسپانی باج بەسەر کۆمپانیەکانی پەیوەندی و ئینتەرنێت و نەوت. خاڵی سێەم هەموارکردنی یاسای وەبەرهێنان کە بۆتە هۆی لە خۆشببوونێکی گەورەی باج لەو کۆمپانیانەی کە بە یاسای وەبەرهێنان با بڵێن مۆڵە دووەرەگرن. بڕگەی چوارەم جێبەجێکردنی یاسا و شەفافیت دەمە چارەسەری چوارەمە. یەکەم گەڕانەوەی داهات بۆ خەزانەی گشتی کا حەکیم. داهات لە بنەمایە بەم دۆخەی ئێستاشەوە هەیە، بەڵام هەردوو هێزی دەسەڵات لە هەردوو ناوچەی سنووری دەسەڵاتی خۆیانە دەستیان بەسەراگرتووە بۆ کەبڕکەی سیاسی بەکارێنن، فشار و کارتی سیاسی بەرامبەر یەکتری بەکارێنن. لە 2 مانگی ڕابردووە بینیتان دواکەوتنی موچەوە کارەکەی ئەمە بوو، واتە بێت داهات بگەڕێتەوە خەزانەی گشتی و حکوومەت و یاسا بەرژەوەندی گشتی سەرچاوی بڕیاردان بێ لە داهات. خاڵی دووەم پابندی بە پرەنسیپە یاسایی ژمێریاریەکان. یاسای بودجەمان نییە، 7 دانە ساڵە نەداهات نەخەرجی و تەفاسیلەکەیان بە هیچ جۆرێ نە لە پەرلەمان دیارە، نە لە دەستگاکانی چاودێری، نە لە دەستەی نەزاهە، نە لە خەڵکی کوردستان. خاڵێکی تر کا حەکیم بە کورتی سپاس دەکەین ئەوە لە ئەخیرا شەفافیت لە داهات و خەرجی لە ڕێگەی کاراکردنی دەستگاکانی چاودێریەوە. خاڵێکی تر پشتی دەستگای دیوانی چاودێری دارایی. بۆ نمونە پرۆسەیەکی گەورەی وەکو نەوت کە سەرچاوی سەرەکی داهاتی خەڵکی کوردستانە دیوانی چاودێری دارایی ئاگای لە $1 نییە. چۆن پیا ئەکرێ بۆچی ئەوەندەی ئەگەڕێتەوە؟ ئەگەر ئەمانە بکرێگا حەکیم دامەزراندن بە ڕێژەیەک لە کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە کە زەڕورەتە ناکرێت دامەزراندن بۆستێ بۆ گەنجان نەکرێتەوە. ئەگەر ئەمانە بکرێت پلەبەرزکردنەوەی موچەخۆران نەکرێتەوە. ئەگەر ئەمانە بکرێت داهات هێندە زیادە بێ. ئەمە خاڵی ئەخیرە. سێ یەکەمەکەی زانکۆ دامەزرێن گرێبەستەکان ئەکرێنە هەمیشەیی و ئەتوانرێت هێندێک پارەش بۆ پرۆژەی بچووک بۆ وەکو قەرز بۆ گەنجان تەرخان بکرێ. ئیتر لەوە زیاتر گەنجان وڵاتەکەی خۆیان بەجێ نەیەڵن لە وڵاتەکەی خۆیانە هەلی کاریان دەستکەوێت. کاکتۆر کاتشمان زۆر کەماوە بە سەبارەت بووی کە لیستی موچە ئەو کۆی موچێکە دەوێت زۆر زیاد بۆ ساڵانە زیاد دەکات. لەو ڕۆژانی پێشوو یاردەری سەرۆکی حکوومەت باز لەوەکە کە 896 میلیارە پێشتر خۆی لە 2004 دەیوت 881 میلیارە. بۆچی ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات لیستی بڵین کۆی تێچوونی موچە؟ ڕاستیە ئەمەیەکێکە لەو نوکتانەی کە حکوومەت هەیەتی لە هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوەشی کە یعنی لێبڕینی کردووە پاشەکەوتی کردووە موچە وەکو پێویست نادابە، ینی حەقیقی خۆی نادا بە خەڵکی هەرێمی کوردستان کەچی ئەڵێ پارە بۆ موچە زیادی کردووە. لەبەرەوەی ئەم حکوومەتە شەفاف نییە، هیچ شەفافیەتێکی نییە، نە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە، نە لەگەڵ موسساتی ڕقابی، نە لەگەڵ پەرلەمانی کوردستانە. هەر دەسەڵاتێکیش لەسەر بنەمای شاردنەوەی زانیاریەکان و داهات و خەرجی و ڕووی ڕاستەقینەی حکومداری خۆی بنیادنابێ بە دڵنیایی حکومڕانێکی فشەڵە و حکومڕانێکی نادیموکراسیە و حکومڕانێکی ناشەفافە و حکومڕانێکە لە خزمەتی خەڵکانیە بە پێچەوانەوە لە خزمەتی گروپی دەسەڵاتداری بنەماڵە و خێزانە سیاسەکانەیە کە بە دڵنیایی ئەمەی لە هەرێمی کوردستانە هەیە بەم جۆرە مقاومەی مانەوەشی تیانە. یعنی ئەوەی کە ئینسان ئەسەفی بۆ خوازێ ئەمانە ئەم گروپە چاوچنەوەکە بەرژەوەندی خوازی کە باڵێن دەسەڵاتیان بەدەستەوەی لە هەرێمی کوردستانە ینی بای ئەوەنە ئەزمون و پند لە ڕابردوو وەرناگرن کە حکومداری زۆر گەورە لە مێژووی کووردا هەبووە کۆتایی پێ هاتووە لەبەرەوەی ئەوانەی کە باڵێن حکمیان کردووە هەم پیاوی دەوروبەر بوون کە وەکو ئێستا کە ئەمانە لەژێر هەژمۆنی ئێران و تورکیان هەم نەیان توانیەوە بنەمای دەوڵەدارێکی باش بنیادبنیان بە تایبەتی لەو سەردەمانی کە دەسەڵاتی با بڵێن ئێران و تورکیا هەبوون و ئەمانە لە ڕاستیە نەیانتوانی بەسێترین شت ئەوەی کە نوێنەری نەتەوەیەکگرتوەکان لە ماوەی ڕابردووە پێیوتون ئەوەشکەن بە ئەزمونە. بۆیە حکوومەتێکی تا سەری ئێسقان ناشەفاف و ستەمکارە کە وەکوتم ڕەمزی دەسەڵاتێکی چەتەگەری و بنەماڵیە لە هەرێمی کوردستانەوە بە دڵنیایی قسەکانیشی متمانەی نییە و پێشم وانە ئەمریکا ئەمڕۆ وەکو مژدە بە خەڵکیاندا هیچ کەسێک وەکو مژدە لیان باشە بەس وەکو ئەوەی کە دەسەڵاتێکی ڕەشید ناوبرێ بە کەمێک پرۆژەی خزمەتگوزاریە ئەگەر هەژبێ یاخود بە سەروەری یاسا و پێوەستە بە مافی مرۆڤ بە هیچ جۆرێک مەسەلەی پێدانی موچە
پێوانەی سەرکەوتنی حکوومەت نییە. حکوومەت ئەبێت دادگایەکی سربەخۆ و بێلایەنی هەبێ، ئەبێ خوێندنی باشی هەبێ، خزمەتگوزاری ئاو و کارەبا و ئەمانەی باشی هەبێ، کەرامەتی ئینسانتیا پارێزراوێ، بە معنایەکی تر حکمی هاوڵاتی هەبێ. لە هەرێمی کوردستانە حکوومەتی هاوڵاتی نییە، وەکوتم سیمای حکوومەتی پۆلیسی هەیە و ئەمە بە هیچ جۆرێک ناچێتە خانەی دەوڵەتدارێکی مۆدێرن و سەرەتاییترین پرەنسیپەکانی دیموکراسی و مافی مرۆڤەوە، بەڵکو وەکوتم ڕەنگە ئەمە باشترین پێناسە بۆ دەسەڵات لە هەرێمی کوردستانە بریتی بێت لە حکومڕانی چەتەکان یاخود حکومڕانی دزەکان. بەڵێ بەزەگە پێوەری بۆ نمونە دەسەڵاتێکی شەفاف، سەروەری یاسا بێ، ئاڵوگۆڕی دەسەڵات بێ، شەفافیت بێت، حکمی قانون بێ، ئەوانە نییە لێرە؟ هەموو ئەمانە باڵێن بە شێوەی زۆر جزئی و بە شێوەی زۆر پەراوێزی، ینی هەڵبژاردن هەیە لە هەرێمی کوردستانە، بەڵام تایسە هەڵبژاردن هیچ خەریتەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان نەگۆڕیوە لە بەروی پڕ لە تەزویرە و بینیمان لە مەسەلەی مەحاکم کە ڕەنگە کاتەکەش لە کۆتایە بێ، بەڵام لە مەسەلەی دۆسەی ئەوانەی بادینانە سەرۆکی حکوومەت خۆی پێش مەحاکم کەوت، ینی لەکوێی دنیا بووە سەرۆکی حکوومەت من و مامۆستا عومەریش لە دادگاکان ئامادە بووین، ینی ئاسایش خۆی شکاتکارە خۆشتی لەوێ شایەدە بەسەر، ینی ئەمە لەکوێی دنیا بووە نەخێر ئەمە سیمای حکوومەتێکی پۆلیسی. سوپاس دەکەم مامۆستاگەر شتێکتمان بێ زۆر بە کورتی سوکەکەتنەوە. بە کورتی ئەمە عەرزی جەناب دەکەم، ئەمەی کە ئەڵێن مەسەلەن 300 ملیارد دینار بەو 4 ڕێگە چارەسەرە گەڕێتەوە بۆ خەزێنەی گشتی، ئەزانی 300 ملیارد دینار کوردستان یەک هەنگاوی گەورە پێدا لە بواری ئابووری و داراییە. بەس نمونەیەکی بچووک، دوو نمونە بچووک، یەک دەقەم پێ ناچێ. بە تەنها مانگانە 50 ملیارد دینار بۆ پرۆژەکان تەرخان بکرێ، 30,000 هەلی کار بۆ گەنجانە ڕەقسێ کە مانگانە 500,000یان هەبێ. بە تەنها لە ساڵێکە 10 ملیارد دینار بۆ قەرزی پرۆژەی بچووک تەرخان بکرێ، ئەتوانرێ 1000 گەنج ببنە خاوەنی کار لەگەڵیانە، 3000 گەنجی تریش کاریان دەستەکەوێت. سوپاس بۆ دوولاتان، سوپاس بۆ هاوکاران و سوپاس بۆ بینەرانی بەڕێز، خواتان بە.